یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێیە بۆیە ئەم شەو لەلایەن وەقفی سنیەوە زۆربەی مزگەوتەکان ئاگادار کرابوونەوە کە ئاهەنگ و مەراسیم ساز بکەن بە بۆنەی ئەو یادەوە و هاوکات لە زۆربەی مزگەوتەکانی کەرکووک لەسەر ڕاستپاردەی وەقفی سنی کەرکووک نزا و پارانەوە بۆ غەزە کرا بۆ ئەوەی ئەو شەڕ و کوشتارێک کە لەویە هەیە نەمێنێت و باڵی ئاشتی بەسەر غەزەدا بکێشێەوە هاوکات نزا و پارانەوەش بۆ کەرکووک و عێراق بەگشتی کرا بۆ ئەوەی ئارامی باڵ بکێشێ بەسەر ئەم وڵاتەشدا و ئەوەی کە هەیە سبەینێش دووبارە کە دوانزەی ڕەبیعی یەکەمە پشووی فەرمیە لە زۆربەی مزگەوتەکانی کەرکووک ئەو یادە ئەنجام ئەدرێت و وەکو نەریتێکی ساڵانە بەدابەشکردنی شرینی و خۆشی دەربڕین و نزا و پارانەوە ئەنجام ئەدرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.